مامەسا عەفیفە. زۆر سپاس دکتۆر جان. بەنسبەت ئەو بەرنامانەیە ئەو فیلمانەی کە کۆمیدین و لە ناو ینی فلیمەکان تەنها هەدەفیان ئەوەیە کە بینەر بخەنە پێکەنین بۆ ئەوەی بگەنە هەدەفەکەیان هەموو وەسیلەیەک بەکارهێنن کە ئەگەر نەگونجاویش بێ و ئەگەر جنێودان و قسەی ناشیرین و هەڵسوکەوتی ناشیرینیش بێ. ئەمە یەکەم. دووهەم ئێمە چۆن تەعامل لەگەڵ ئەم جۆرە فیلم و دراما و بەرنامانە بکەین. دووهەم چۆن ئەمە وەکو بڵێ ڕنگدانەوەی ڕۆشنبیری کۆمەڵگایە بۆ نمونە ئەگەر ئەم بابەتانە بینەریان زۆر بێ چەندێ دەلالەتەکە لەسەر ئاستی ڕۆشنبیری بینەرەکانی ئەو کۆمەڵگایە. زۆر سپاس وەڵامە مەسەرشێکی جوانە وروژان. بەڕێزان ئەبێ ئێمە جیاوازی بکەین لە بینی کۆمیدیا کە هونەرێکی زۆر ڕاقی بەرزە لە بینی مهەڕیج. هەندێک کەس شتێکە لوتی و نۆع و حرەکاتی سیر و سەمەرا ئەکات و تەقلیدیشتی نابەجێک ئەمە مهەڕیجە. ئەمە کۆمیدی نییە. ئێستا گەت سەیری فلیمەکانی بۆ نمونە شاڵی شاپن بکەیت هەمووی حکمەتی تیا بەڕێزە وەشە خاتە پێکەنین جاری وای کەلیمەیەکی قسە ناکات. بەڵام ئێمە هەندێک بەرنامەمان هەیە بەداخەوە لە تەلەڤیزیۆنەکە کەناڵەکان لێ ئەدرێ چەند کەسێک هاتوون ڕاستە لەوانەیە صیفەتی کۆمیدی تیا بێت بەهرەیەکی باشی هەبێت بەڵام بەهرەکەی لە شتی خراپە سەرف کردووە. ئەبینی بە حسابێکی باوکێتی لەگەڵ یا هەزار جنێو بە باوکی یا گاڵتەی پێکە هەزار وشەی ناشیرینی جنسی ئەڵێ. ئەم وش ئەمانە ڕاستە و خاتە پێکەنین بەڵام لەگەڵ یا ژەهرێکە وەکو وایە هەنگوین بێ و لە ناو بە چواردەوری ژەهر بێ. بۆیە ئەبێ ئێمە دایک و باوکمان ئەم ئێمەی گەورە نێڵی مناڵەکان مەسەیری جۆرە بەرنامانە بکە چە فێری شەڕە جنێوە بێ فێری شەقتیاڵانە بێ فێری کەلیماتی ناشرینە بێ تەقلید لاساییە کاتەوە. بەڵام ئەگەر بێت و بسمان خاتە پێکەنین و لە هەمان کاتیشە ئاستی ڕۆشنبیری و زمان و ئەخلاقمان بەرز کاتەوە لەسەر سەرمان. بۆیە جاری وا هەیە ئەمە نوکتەیەکە ئەڵێ پاشایەک 50 ساڵ لەسەر حکمە بێ حەفلاکە ویلی فزی پێڵەن زەهەبی پێڵەن چی پێڵەن ئەڵێ هەرچی کەسانی بەهرەمەند کۆی کەنەوانێ با لە مناسبە بەشدار بن و پاداشتیەکەن. ئەڵێ یەکێگیە چیەکە دەرزیان دەرزی ئەم دەرزیانەوەی درومان بچووکەکان دەرزی هەڵەیە دەرزی یەکەم نوکەکەیەکا بە عەرزەکەیە دەرزی دووەم هەڵەیە ئەیکا بە کونی دەرزیەکەیە ها لە دواوە دەرزیە یەک قەوس دروست دەکات. زۆر مهمەوە ئەمە هونەرە. پاشا ئەمرەکە بە وەزیرەکە ئەڵێ 40 لیرەی بنێ و 40 داریشی لێبن. ئەڵێن گەورەمەوە زانیمان 40 لیرەکە بۆ ئەم هونەرەیەتی بۆ 40 داری لێبن وتی لەبەرەوەی ئەو بەهرەی لە شتێکی سەخیفا سەرف کردووە هەرچی دەرزی دنیا بکە بە کونی یەکتریا چی ئیسفادەی لێەکە چ خزمەتێکی ئینسانە دەکات کەواتە کەسانێکن بەهرەیان هەیە بەڵام لە شتی بێمەعنایە سەرفیان کردووە. خۆی ئێمە زۆر گۆرانی بێژمان هەیە بەهرەمەندە بەڵام بەهرەکەی لە جیاتی خزمەتی خۆی و کۆمەڵەکەی پێ بکات خۆی پێسوو کردو کۆمەڵگای پێسوو کردووە. لەبەرەوە ئەو بەرنامانە چەند پەیوەندی بە ئاستی ڕۆشنبیریەوە من و تۆ سەیریەوانە ناکەین چه قێزمان لە خۆمانە بێتەوە گاڵتەمان چه عەقڵی ئێمە قوبوڵیەوە ناکەن. کەسانی سادە و ساویلکە لەبەرەوەی ناتوان بچنە جەوهەری بابەتەکەوە بەڕواڵەت پێیەکەن و زۆر احتیاجی جاری و پارەژێن خۆیان. ئەمە ساویلکەی سادەی و کەسان ناگرێتەوە. بەس نابێت تۆ ساویلکەی و سادەی خەڵک بقۆزیتەوە بۆ ئیستیغلالکردنیان. ئەزانی بەڕێزان ئێمە دوو شتمانەی هەندێشت بەغەڵەت لێ تێگەشتوین. وەزانی جەنابە باسی ئەوە کرد نازام لایک و کۆمنت و ژمارەی بینەر ئەوە قەت قیاز نییە. تۆ کۆمەڵگا یا خەڵک پێویستی بە چییە ئەبێ ئەوەی پێشکەشکەی پێویستی بە چییە نەک حەزی لە چییە. یاکە مناڵەکانمان حەزیان لە نەستەلێ و حەزیان لە چیە و ئەمانەی بەرێت چەوریە و چییە وەکو فوتێکی بە توی 100 نەخۆشیەکەن حەزی لەوەیە بەڵام مناڵەکانە بێ ئەوەی بیتێ کە پێویستی بێتی مامۆستاجیان نەک حەزی لێت. کۆمەلگای ئێمەش کۆمەلگایکی سادە و ساکارە بەداخەوە تا ئێستا ئێمە نەمانتوانیوە ئاستی ڕۆشنبیریان بەرزکەینەوە بۆیە ئەمانە خوتوکەیانێن بەڵام بە هیچ شێوێک ناچێتە قاڵبی کۆمیدیەوە ناچێتە ئەو خانەی کە پێکەنین لەگەڵ قازانجەکەیە ژەهرەکە شێنێ وەکۆی جیسکەکەی هەیەس هەم ئەشیاتێ گورگەکەشی پیشانەیە لەبەرەوە بە قازانجی ئەوان تەواو نابێ بەداخەوە و زۆر شتی خراپیش بڵاوەکەن و لە ناو کۆمەلگایە